خاڵی شەشەم لە هونەری قەنەعەت پێکردن ئەوەیە دان بە هەڵەی خۆت دابنەی. هەڵەکت کردیە، ڕەفتارەکت نواندیە، فەرمانبەری لە شوێنێک، لە شەریکەیەک، لە کۆمپانیایەک، یان لە هەر شوێنێکی دیکە هەڵەکت کردیە، دان بە هەڵەکەی خۆت دابنێ. یەکسەر مناقەشەکە دەبڕێتەوە، گفتوگۆیەکە دەبڕێتەوە کە بێ ئەوەی یەکتری تاوانبار کرد. ئەگەر موبەڕیرە تیناوە، بیان و تیناوە، بڕواتە بی کەسی بەرامبەر یەکسەر هەڵوەستە لەسەر دەکاتن و لەوانەیە سزات بدا، لەوانەیە بە زۆر لە زۆرەکان درێژەی دەداتێ. ئەو بابەتە لە کۆڵ خۆت ناکەیەوە ئەگەر هەر مناقەشەت کرد و بیان و دۆ هەڵەکە هەڵەکی وازحت کردیە، هەڵەیە، هەموو ئینسانە لە ژیاندا هەڵە دەکا، بەڵام ئەگەر دانت بە هەڵەی خۆت نا، ئەوە دڵنیا بە خۆشەویست دەبی لە لای بەڕێوەبەرەکەشت کە تو دانت بە هەڵەی خۆت دانایە و لە کاتێەوەی کە هەڵەت کرد داوای یارمەتی لێ بکە، پێ بڵێ بڵێ من لەو شتەدا هەڵە بووم، چۆن یارمەتیم دەدەی بۆی ئەو شتە چاپ بکەینەوە، چارەسەرێکی بۆ دۆزینەوە. ئەو کاتە ئەو لە بڕی ئەوەی بێ سەرکۆنت بکە و سەرزەنشتت کە لە بڕیەوەی مناقەشەی بێسوود بکەن و تو مبەڕیر بینیەوە، ئەو کاتە و بە دوای چارەسەردا دەگەڕێ. چارەسەر دەبتە جێگرەوەی مناقەشەی بێسوود. خاڵی هەفتەم 6,000 داوای ئەو شتە بکە کە تو داوات کردیە. تەڵەبەکت هەیە، داواکاریەکت هەیە، 6,000 داوای بکە. ئەوم لە توێژنەوەیەک دەرینە لە یەکێ لە سایتەکان خوێنمەوە، دەڵێ لە توێژنەوەکەدا باسیەوە دەکات، دەڵێ هەر تەڵەبە کە داوای دەکەی 6,000 داوای بکە. لەبەرچی 6,000 لەبەرەوەی کاتێک کە تو جاری یەکەم دووەم و سێم داوا دەکەی هەر بۆ جێبەجێ ناکرێ، وەی لێدێ دەبتە شتێکی ئاسایی لەلای ئەو کەسێ ئەگەر بێت و بۆشت جێبەجێ بکە. ئێوە بینیوتانە مەسەڵەن کەسێک کە داوای شتێک دەکەی یەکەم جار بۆی نابی، دوم جار بۆی نابی، سێم جار گوێ لێ بۆ دەرێ وەڵا بۆی کردم، ئاخیری بۆی ئەوە کردم. لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەو کەسا قەنەعەتەشی لەلا دروست بوو کە ئیشەکەی تو پێویستە بکرێتن و جێبەجێ بیتن. کەواتە تو هەر شتێکت هەیە، هەر تەڵەبەکت هەیە 6,000 داوای بکە، لە 6,000 کەمتر مەیکە. خاڵەکی دیکە، خاڵی هەشتەم ئەوەیە کە وەکو باڵندەوا بە لەگە باڵندەکانی دیکە، چۆن باڵندەیەک لەگە باڵندەکانی دیکە دەفڕی، بە هەمان شێوە بە هاو ئاوازی وی بڕۆ. ئەو کەسێک کە دەتەوێت قەنەعەتی پێ بکەی هەمان ئاوازی لەگەڵ بەکاربینە، هەمان تێڕوانین و بۆچوون و دیدگای لە بارودۆخی ژیان و لەو شتانەدا قەت هەوڵمەدا کێشمەکێشی لەگەڵ بکەی. ئەو کاتانەی کە تەمەشا دەکەی ڕایەکی جیاشت هەیە لەسەر بابەتێک، مادەم داواکاریەکت هەیە لەگەڵ ئاوازەکەی خۆی بڕۆ. پێویست ناکە تو معارەزەی بکەی، پێویست ناکە تو دژی بۆستیەوە، چونکە ئەو خاڵە دەبتە خاڵێکی نەرێنی لەلای ئەو کارەکەت بۆ ئەنجام نادا. بەڵام کاتێک کە باسی شتێکی کردو ئەتو لە گەشتەکەی ڕۆیشتی و گوتت ڕاست دەکەی و مەسەلەن بۆ نمونە ئەوە ناڵێن کە هەندێک شت هەیە ڕەنگە خراپەکاری و شتیوا ئەمە لەگە خراپەکاری دانی، واتە خراپەکاریە کە ئەو باسی دەکات و دەبی دژی بۆستیەوە. مەبەستمان ئەوە نییە، مەبەستمانەوێت لە هەندە دید و بۆچوونی ژیانە کە تەمەشا دەکەی تێڕوانینەکی هەیە، تێڕوانینەکەت بە لەگەڵ ئەو دابیت، چونکە ئەو هاوسۆزیە، ئەو متعاتفێ کە دروست دەبی لە نێوانتان دەبتە هۆکارێک لە بۆی ئەویش وابیر بکاتەوە کە تو وەکی وی وەکو ئەوی، یعنی وەکو چۆن باڵندەیەک لەگەڵ یەکتری دەخوێنن، بەڵام لەگەڵ یەکتریش پێکەوە دەفڕن، بەیەکەوە دەفڕن و بە ئاسماندا، وایە نە وەکو باڵندەک وابە.